تەیف سامی قسەی کۆتایی لەبارەی موچەی هەرێم دەکات. سبەی لە لیژنەی دارایی بە بەشداری سێ وەزیر لەبارەی بودجەی هەرێم چی باز دەکرێت؟ بڕیارە سبەینێ تەیف سامی وەزیری دارایی عێراق و پارێزگاری بانکی ناوەندی عێراق لەگەڵ لیژنەی دارایی پەرلەمان لەبارەی ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کۆ ببێتەوە. بە گوێرەی زانیاریەکانی ستاندەر کۆبوونەوەکەی لیژنەی دارایی لەگەڵ تەیف سامی لەبارەی موچەی فەرمانبەرانی هەرێم لە باڵەخانەی ئەنجومەنی وەزیران بە بەشداری محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق ئەنجام دەدرێت کە ئەوە یەکەم جارە کە لیژنەی دارایی بانک هێشتی وەزیرێک بکات نێتە پەرلەمان و لیژنەکە بچێتە ئەنجومەنی وەزیران. زیاتر لە 20 ڕۆژە حکوومەتی هەرێم لیستی موچەی فەرمانبەرانی هەرێمی بۆ مانگی حەوتڕەوانەی بەغدا کردووە، بەڵام بەهۆی ناڕێکی لە لیستەکان و وردبینیکردن ناردنی موچەی مانگی حەوتی فەرمانبەرانی هەرێم دواکەوتووە. ئەوە لە کاتێکدا دوێنێ چەند پەرلەمانتارێک ڕایانگەیان کەوا بەغدا کێشەی پارەی نەختینەی هەیە بۆیە ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم دواکەوتووە، بەڵام وەزارەتی دارایی عێراق ڕایگەیان کەوا عێراق کێشەی پارەی نەختینەی نییە و مانگانە 7.5 تریلیۆن دیناری بۆ موچەی فەرمانبەران لەبەردەستە. جێی باسا دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێم کاریگەری خراپی لەسەر بژێوی ژیانی خەڵک دروست کردووە و بۆ هۆی بێموچەییەوە بازاڕەکانی هەرێمی کوردستان وەستاون. دژی دواکەوتنی موچەکانیشیان بەشێک لە کارمەندانی نەخۆشخانەی شەهید خالید گەرمیان و کارمەندانی نەخۆشخانەی شەهید هەژار لە کەلار دوێنێ گرتبوونەوەی ناڕەزایەتیان ئەنجامدا.